سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان وەکو گەلی کورد وەکو گەلێکی ئازادی خواز وا تێکۆشانەکەین بۆ ئازادی خاک و نیشتمانەکەمان لە بنەماڵەی سەربەرزی ئەو شەهیدانە و هەروەها ئەو سێ میوانەکە بۆ میوانی بۆ لای شەروانان بۆ لای هەواڵانمان هاتبوون بە شێوازێکی هەرە نامرۆڤایەنەی دەوڵەتی فاشیستی تورکیە بردومان کران و شەهید بوون گیانی خۆیانان بەخت کرد پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی سەربەرزیانەکەین دواتر لە ڕاستیدا بە بێ هەبوونی دەستی خیانەتی ناوخۆیی دوژمن و داگیرکار ناتوانێت لە نفوس پەیاکە لە ناو گەلی کووردا یعنی ئەگەر دەستێکی خیانەتی ناوخۆیی نەبێت بە دڵنیاییەوە دوژمن ناتوانێت پیلانەکانی لە ناو گەلی کووردا بەدی بێنێت لە ڕاستیدا بانگەوازی ئەمە بۆ ئەو تاکانەی کە ئەو کارە چەپەڵانەی کە داگیرکەر بەسەری ئەوانە ئەسەپێنێت داگیرکەر ئەوانی بەکرێ گرتووە لە ڕاستیدا ئێمە وەکو گەلی کورد وەکو گەلێکی کێت تێکۆشانەکەین بۆ ئازادی خواست بانگەوازیمان بۆ ئەوان ئەوەیە کە باوەشی گەلی کورد باوەشی گەلی ئازادی خواست هەردەم کراوەیە بۆ ئەوان نازان من وەکو ژنێ هەردەم لە بیری ئەو پرسیارمە بۆ تاکەی ئەو تاکانە نانی جاسوسی و نانی ئاژانێتی بخۆن تاکەی لە شەهیدبوونی ڕۆڵە قارەمانەکانی ئێمە دەستیان هەبێ بۆ ناگەڕێنەوە بۆ مێژوو گەلی کورد مێژوویەکی زۆر شکۆمەند و پڕ لە قارەمانێتی و تێکۆشانی هەیە وەکو بە هەزارانە ئێستا ئەگەر ناوی بووین چەند کاژمێرێ ئەو قارەمانانی ئێمە ناوەکانیان تەواو نابێت نمونەیان وەکو میناک بێژمی شێخ سەعیدی پیران لەیلا قاسم قازی محەممە و ئارین میرکان ئەگەر دانەدانەیەک پێ ئاماژە بکەم ئەوان پێویستە بەخۆیان نابێن هۆشداری ئێمەش وەکو گەلی کورد وەکو گەلی بە شەرەف وەکو گەلێکی ئازادی خوازوە تێکۆشانەکەین و خاک و نیشتمانی خۆمان خۆش ئەوێت ئەوەیە کە ئێمە خاک و نیشتمانمان هێڵی سوورمانە نایەتە قبولکردن لە ئەوان بەخۆیان نابێن بەسە تێبکۆشێن با لەبەر بەرژەوەندی گەلەکەیانە تێکۆشانکەن نەبۆ داگیرکەر چی بە چه ویژدانێکی ئاسوودەوە بە چه ویژدانێکی ئاسوودەوە ئەتوانن ژیانی خۆیان بەسەر بەرن ئێمە بە ئەوان هۆشداریە دەین بەسە با بگەڕێنەوە بۆ باوەشی خاک و نیشتمانەکەیان و ئازادی خوازی هەڵبژێرن من پرسە و سەرخۆش خۆم وەک بنەماڵەی شەهیدان کە سوکار بابی شێ شەهیدم بە پرسە و سەرخۆشی خۆم لە ڕێبەر ئاپۆ بنەماڵەی شەهیدان و کە سوکاری ئەو دوو شەهیدە و ئەو سێ هەواڵە وڵات پارێزە دەکەم ئەمە بە توندی ئیدانە و شەرمەزاریان دەکەین با پێم خۆشە ئەوەندەی بڵم ئەوە پیلانێکی داڕژرا بووی ئەوڕۆنیەوە یەکەم جار و ئاخر جاریش نییە ئەو شتە بەردەوامە بەداخەوە لە باشووری کوردستان بەڵگە زۆرن شت زۆرە ئاشکرا بە نوێژی نیوڕۆیە هاوکار هاودەست هاوپەیمانی ئەوانە هەن ئەوانە دەستیان لە ترۆرکردنی ڕۆڵەکانی مەی هەرچوا پارچەدایە نەک تەنیا بڵێن ئیڕۆژەڵاتی بەداخەوە یعنی ئەمە ئەوانە شەرمەزار ڕوسیا دەکەین متمەعینیشیان کەم پێم خۆشە ئەوەندەش بڵم ئەمە ڕێباڵی شەهیدان بەردەوام دەکەین ئەوانە ڕۆڵەکی لەمە شەهید دەکەن دوان شەهید دەکەن با دوژمنان و دارودەستەکانیان باش بابزان هەر بە شەهیدکردنێکی ڕۆڵێمە سەدان و هەزاران نەفەر دەکەن زیاتر شوێگیرتر دەبێت زیاتر تونتر دەبن زیاتر هەڵوێستیان زیاتر دەبێت ئەو دوژمنانش ئاخیبەتی لە ناوچوونیان هەر دێتە پێش بەرەو لە ناوچوونیشن ئەمەش خاترجەم بن ڕێباڵی شەهیدەکان بەردەوام دەکەین هەتا دوای هەناسە لۆ پێ خوێنن ئەمە بەردەوام دەبین سەرکەوتنی شەر بۆ گەلی کووردا دووبارە و سەد بارە ئەمە سۆڵ وەعد و وەفا و پەیمانی خۆ نوێ دەکەینەوە کە لەسەر ڕێباڵی شەهیدەکان بەردەوام دەبین وەک دیارە ماوەیەکە لەلایەن هونەرمەندانەوە لەلایەن کەساتی سیاسیەکانەوە لەلایەن هەندێک حزبەوە لەلایەن هەندێک ڕۆشنبیرانەوە بانگەوازی بۆ یەکگرتنی یەتەوەی دەکرێت بۆ یەکڕێزی دەکرێت دیارە دوژمنیان هیچ لەو وشانە دەترسن یعنی هەر کاتێک گەلی کورد دێنە لای یەک بەڕاستی ئەوان ترس و هەراسیان لێ دێ بۆیە ئەو شتانە هەوڵی سیخوڕی لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و باکوور و حتا ڕۆژاوای کوردستانیش زیاد بووە یعنی لەو سیخورانە هەوڵ بۆ تێکدان هەوڵ بۆ یەکنەگرتنی گەلی کورد دەدەن و داوا لە هەموو حزبەکان دەکەین بەتایبەت لە باشووری کوردستانە لە بەڕێزان
ئەندامانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و هەموو حەزبەکانی باشووری کوردستان لە گۆڕانەوە بگرێتە حتا آخر یعنی هەوڵی خۆیان زیاترکەن بۆ ئەوەی کوردان یەک بگرن و کە چیدی دژمنان نەتوانن بە ئاسانی ڕخنە بکەن ناومان چێن بەڕاستی لە سەدەی 21دا ئەگەر گەلی کورد نتوانێت بە ئامانجەکانی خۆی بگا نتوانێت یەک ڕێزی ماڵی خۆی دروستکە پێم وانێت دەرفەتێکی بەم شێوازە درۆز بێ ئێستا هەلێکی باش ڕخساوە گەلی کورد لە هەموو چین و نەتەوەکان هەموو نەتەوەکان هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا بەڕاستی خواهانی ئەوە هەن کۆنگرێنێتەوەی پێک بێ کورد بێن ئەلای یەک بەڵام ئەو دژمنان ناهێڵن هیوادارم و هەوڵی خۆیان چرترکەنەوە هەموو حەزبەکان و لایەنە سیاسیەکان هەوڵی خۆیان چرترکەنەوە و هەرسن بە و ئەرکەیکێ لە سەر شانیانە چونکە بەڕاستی مێژوو کەس ئەفو ناکە مێژوو ناوی ئەو کەسانە بە زێڕین دەنووسێکە هەوڵی بۆ یەکگرتنی نەتەوەی دەدەن هیوادارم هەمویان بۆ ئەرکە هەستن و گەلیچ پێشوازیان لێ دەکات ئەوان چ بڕیار بدەن بڕیاری باش بدەن گەل بە تەواوی لە پشتیانە